امریکا دبیجه حتی ترکیه قشه وانی گرتی برنده وان تشتکنین جبو گوتو بیشکرنی. ده سالوگرا چارما کمکوژیا کوچو دا کچک ازدی بحثا ایریشا هوانه داعش دکه. لی باجار کرکوک زنگین به نفت خواه جنک کرد جیانک زور و زحمت بریوه دبه. جه برنامه کرد کنکشن دنگ امریکا واشنطن اف دمو همید من و باش. لایمینی شام کاتو همو کاتکتان شاد و بختور بید بخیر بینو با برنامه کرد کنکشن. لحفته کی پاش گرجی و آلوزی نێوان ئەمریکا و تورکیا و دابەزینی لیرەی تورکی بە شێوەیەکی بەرچاو ئەمڕۆ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند تورکیاش هەموو کەرەستە ئەلکترۆنیەکانی ئەمریکا قەدەغە دەکات و خۆی کەرەستەی باشتر دروست دەکات و هەناردەشی دەکات. ئەمەش لە کاتێکدایە پارێزەری قشە ئەمریکایەکە لە تورکیا جارێکی تر داوای ئازادکردنەکەی بە فەرمی پێشکەش کردووە. لە هەفتەی ڕابردوو کێشە و ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و تورکیا گەیشتە بەرزترین ئاست. گوتەبێژی کۆشکی سپی سارا ساندەرز ڕایگەیاند ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا جۆن بۆڵتن لەسەر داواکاری تورکیا چاوی باڵێزی تورکیا سەردار کلیچ کەوتووە. جۆن بۆڵتن گوتی ئەمریکا هیچی نییە بۆ تاوتوێکردن تا قەشە ئەندرۆ برانسن ئازاد نەکرێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەند جارێک ئەمریکا ڕخنەی لە تورکیا گرتووە بەڵام ئەم جارە گەیشتۆتە ئاستی سزادانی تورکیا. مایکل پریجند لێکۆڵەر لە نێوەندی هێدسن دەڵێت دەبێت ئەردۆغان خۆی یەکلا بکاتەوە ئەندامی ناتۆیە یان نا. ئەوەی جیاوازە ئەم جارە ڕەفتارەکانی سەرۆگەردۆغانە. ئەو هاوپەیمانێکی ناتۆیە تورکیا ئەندامی ناتۆیە بەڵام ئەردۆغان وەک هاوپەیمانێکی ناتۆ ڕەفتار ناکات. سەرۆکیش نیگەرانی ئەمەی هەیە. سەرۆک سزای خستۆتە سەر کەسایەتیەکان لە تورکیا بەوەی زیندانیکردنی ئەمریکاییەکان بەبێ هیچ بەڵگەیەک ناوی سیخوڕیان لێدەنێن. سەرۆگەردۆغان هەڕەشەی دەستگیرکردنی سەربازەکانی ئەمریکا دەکات لە بنکەی ئاسمانی ئەنجەرلی. ئەمانە ئەو شتانن کە هاوپەیمانێکی ناتۆ نایان کات. قەیرانی ئابووری تورکیا تا دێت زیاتر دەبێت و نیگەرانی ئەوەش هەیە بێ سەروبەری ئابووری لە شوێنەکانی تریش بڵاو ببنەوە. ڕۆژی سێشەمە لیرەی تورکی گەیشتە نزمترین ئاست بەرامبەر بە دۆلار. لە سەرەتای ئەم ساڵەوە لە 145 دابەزیوە. سەرۆکی تورکیاش ئەمریکا بەمە تاوانبار دەکات. ئێمە لە ناتۆ پێکەوەین و پاشان دەتەوێت لە پشتەوە زیان لە هاوبەشێکی استراتیژیت بدەیت. ئایا ئەمە مای قبولکردنە؟ لە پاش ئاڵۆزبوونی پەیوەندەکان لەگەڵ تورکیا لەسەر قەشە ئەمریکایەکە و شەڕی سووریاش سەرۆک دانەڵد ترامپ لە هەفتەی ڕابردوو باجی تورکیای بۆ سەر ئاسن پۆڵا و ئەلەمنیۆم دووهێند کرد. دەبێت سزا بخەیتە سەرەوە ڕەفتارانە. پێویستە سزای حکوومەتی تورکیا و چەند کەرتێکی دیاریکراو بدەیت بۆ ئەوەی هەڵوێستی خۆت بنوێنی هەڵوێستی ئەمریکاش دیاری بکەیت. زۆر کەس دەڵێن کە سزای ئابووری زیان بەگەل دەگەیەنێ. خۆ سزای ئابووری زیانی بە خەڵکی عێراقیش گەیان بەڵام سەدام حوسێنی دیکتاتۆر زیانی لە خەڵکەکە دەدا. جا ئەردۆغانیش زیاتر بەرەو ئەو ئاڕاستەیە دەڕوا کە زیاتر وەک دیکتاتۆرێک دەردەکەوێن نەک سەرۆک. بۆیە دەبێت سزای ئابووری بەکاربێنی. چەند بژارەیەک هەن سزای ئابووری یان بژارەی لەشکری. جا لەگەڵ تورکیا بژارەی لەشکریمان لەبەردەستدا نییە تەنها سزایە تەنها فشاری ئابووری و دیبلۆماسی لەبەردەستماندایە. تورکیا هەمیشە نیگەرانی خۆی نەشاردۆتەوە لەسەر ئەو پشتیوانی ئەمریکا لە کوردەکانی سووریای دەکات. ئەمریکا ڕێگە نادا یەپەگە بکەوێتە نێوان کێشەکانی ئەمریکا و تورکیاوە. ئێمە و هەڵوێستانەمان هەڵسەنگاندووە. ئێمە ئەو پەیامەمان داوە بە یەپەگە کە پێویستە لەگەڵ دیمەشق وتوێژ بکەن. دیمەشق و رووسیا و ئێرانیش نایانەوێت تورکیا لە سووریا بمێنێتەوە. بەڵام ڕەنگە تورکیا بمێنێتەوە بەس لەبەر ئەوەیە ئێمە ڕەنگە باکوور بەجێ بهێڵین و جارێکی تر دەستبەرداری هاوپەیمانێکی تری کورد بین هەروەک چۆن لەگەڵ پارتی و یەکێتی کردمان. ئێستا وا خەریکە لەگەڵ یەپەگە دەیکەین. جا پێم وابێ ڕێبازی دەرەوەیی ئەمریکا زیاتر کار دەکاتە سەر پەیوەندیەکانمان لەگەڵ یەپەگە وەک لە تورکیا. هەر ئەمڕۆ سێشەمە سەرۆکی تورکیا ڕایگەیاند تورکیا بایکۆتی هەموو کەرەستێکی ئلکترۆنی لە ئەمریکاوە دەکات وەکو کاردانەوە بەرامبەر بە بڕیارەکەی ئەمریکا. ڕاکێشان بەردەوامە دناوبەرە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و ئالیکاراویە بەرێ ئۆمارۆسا مەنیگواڵتنیۆمندا.
منی گوالت نیومن دبیجه و آخفتن نخوین لگل ترامپ با آوکی نهینی تومار کربون. افجی هن پرسان در دخه هوله لدور در باسکرنا بدزیا آمیرکا تومار کرنه بو هندره کشکاسپی. و مروزا دناو جمارک آلیکارین ترامپ دبو که جبو کارکرنا لگلوی چونه کشکاسپی دما بو سروک امریکا. و بری بهتری 10 سالان ترامپ ناس دکرو ده برنامه ویا تلویزیونیا ویا ریالیست دیار دبو. ساڵێک پاش ئەوەی خۆپشاندانی نژادپەرستە سپی پێستەکان لە شاری شارلزڤیلی ڤیرجینیا توندوتیژی لێکەوتەوە، ڕێکخەری یەکێتی ڕاستڕەوەکان پەیامی گروپەکەی هێنایە واشنگتن لە کاتێکدا خۆپشاندانی دژیشیان لە بەردەم کۆشکی سپی ئەنجامدرا. یەکشەمە لە واشنگتۆن دایان کەس لە گروپی نەتەوەپەرستی سپی پێست ناسرا و بە باڵی ڕاست یەکگرتوو بکە خۆپێشاندانیان کرد. ئێمە لە دۆخێکی سیاسیدا دەژین کە ڕەشپێستەکان لەلایەنی ئەنجمەن داکۆکی و هەروەها جوولەکەکان لەلایەن لێژنەی پشتیوانی داکۆکیان لە دەکرێت، بەڵام کەس پشتیوانی لە سپیپێستەکان ناکات و ئەوەش دەبێ بگۆڕدرێت. ڕێکخەران پێشتر بۆ دەوری 400 کەس داوای ڕێگەپێدان بۆ خۆپێشاندانیان لە واشنگتۆن کرد، بەڵام گەلێک کەمتر بەشداریان کرد. یەکەم خۆپێشاندانی لەو چەشنەیە ساڵێک پێش ڕوویدا کە زۆربەیان پیاوی سپی پێست لە شارلزڤیل بوون، شارێک زانکۆی ڤیرجینیای لێیە. توندوتیژی لەو خۆپێشاندانە سەری هەڵدا کاتێک خۆپێشاندەرێکی ڕەگەزپەرستی سپی پێست گۆیا بە ئۆتۆمبیل خۆی کرد بە نێو جەماوەرێکدا و ژنێکی کوشت. کاربەدەستان لە خۆپێشاندانی یەکشەمە بە جیاکردنەوەی خۆپێشاندەران پێشی دووپاتبوونەوەی ڕووداوی شارلزڤیلیان گرت. هەر کەسێکی ئەم وڵاتە وا چاو لە ڕووداوەکان دەکەن کە دەڵێن سپی پێستە ڕەگەزپەرستەکان کۆ دەبنەوە. پێم وایە بۆ خەڵکی دیکەش گرنگە بێنە سەر شەقام و بڵێن ئێمە ئەوە نین و ئێمە لە وڵاتەکەمان ئەو جۆرە خەڵکانە پەسەند ناکەین، دەبێت لە کوێ هاتوون بڕۆنەوە بۆ ئەوێ. لە دەمێکدا خۆپێشاندەران و چالاکان مافی ئازادی خۆیان بەکاردێنن، گرژەکان هەروە بەردەوامن. بێ لە بەرچاوگرتنی ئەو پەیامەی دەینێرن ئێمە پێمان باش نییە، بەڵام ئەوانیش ئەو مافەیان هەیە لێرە بن هەروەکو ئێمە لێرەین. لەوە تێدەگەم لەگەڵ ئەوەی دەیڵێن هاوڕانیم و پێم خۆش نییە، بەڵام ئەوان و ئێمە لێرەین، هەر بۆیە هەمومان ئازادی دەربڕینمان هەیە. ڕێکخەرانی و گروپە نەیانتوانی خەڵکی زۆر بۆ خۆپێشاندانی 2018 بێنن، تەنیا دایان کەسێک کاتنە واشنگتۆن لە بەربارینی باران زوو ڕۆیشتن. سەرۆک ترامپ پارەکە توندوتیژی شارلزڤیلی محکوم کرد، بەڵام ئەو لۆمەی توندوتیژی خستە سەر گەلێک لایەن. ئەم ساڵ ترامپ داوای لە خەڵک کرد پێش خۆپێشاندانی یەکشەممە یەکگرتوو بن. پشتی گرتناوان بۆ 6 دەمژمێران دەستەلادارên چینی دو ڕۆژنامەوانên بەشێ ماندارینیە دەنگی ئەمریکا ئازاد بەردان. پەیامنێر ییبینگ فنگ و کۆنتراکتەر ئالێن ئای هاتبوون گرتن دەماوان هەوڵدا بوو هەفپەیوینێکێ لەگەل پرۆفیسۆرێ چینی سۆنگ وینگوانگ بکەن. پۆلیس بەری 2 هەفتەیان وینگوانگ ji هەفدیتنەکە تەلڤیزیۆنیا زیندی لەگەل دەنگی ئەمریکا دوورخست. سبەینی چوارشەمە چوارەمین ساڵیادی کۆمەڵکوژی یەزیدیەکانە کە لەلایەن داعشەوە لە گوندی کۆچۆ کرا. فەریدە عەباس یەک ji هەزاران کەچ و ژنên ئێزیدیە ku li کۆچ û hatibûn girtin lê ew vegeriya gundê xwe. Di hevdîtinekê de li gel dengê Amerîka dibêje wêraniyê her tişt guhertiye ta radeyekê ku wê zor daye ser bîranînên wê li gel malbata wê. فەریدە خانم گەلە سوپاس ji bo demê te tu berî çend rojan li Koçû bûyî û bîreweriya çarê a komkujiya Koçû te çaye tişma rabêjî. Belê ez çi bîjmiştera ser Koçû re her yekê me ji ber heka ez jî Koçû de eşî bûm berî niha min dî ka çilo Koçû gundekî wîstayî îspehî wekû yanî zilam jê xemilandî û هەمووا پێک و تشتێکی خراببووی بەرین هۆ نەبوو بەس ئەو جارەکە چوومە کۆچۆ یعنی من تشتێکیدا نەدی غێر مەقابرێت کوشتیە و بەس مدیدە دیت کە ئەنو یعنی ئەو جهێت کە ئەم دیدا عیش بووین هەمووت خراببووی بوون و تشتێکۆکە بەرێ نەما بوو یعنی بەس کارم بژماتە غێر خەربات تشتێکل کۆچۆدا نەبوو و غێر مەقابرێت کوشتیە. فەریدە خانم خوێندنگەها کۆچوو جهێ تاوانە مەزنا داعش بوو ژور زەلام و خۆرت برن و تەدی پرتریاوان کوشتن خانم برن و ji bo sebîkirinê
تچۆی خوێندنگەهی مادی تر خوێندنگەهێژی بووی یعنی چماتە خواست تایبەت بچی ور بەێ ئشبەر هەکە ئەو گوندێک کەستی دەڕابوویم گوندێک کۆجۆ یعنی بەرینها کە بووە نزیکە 17 ساڵت خۆم کۆجۆدا بوراندن ومدوی ئەسچم ببینم کە یعنی وەکو هیچ ئەمەلێکی منی مەزن هەبوو کە ئەنو هەنێک زلامت ساغ بن یان هەنێک جیهەکیدا هەبن بەس وەختێک کە چوم مجاوی خودی یعنی ئەمەلێمش هەموو تشتی قوت بووە ئەمەلێمش زلامە قوت بوو یعنی کە ئەنو زلامت ساغ بن ومدوی ئەسچم دکرەکە بابوو برایت خۆت کوشتی ببینم بەس عەلەسەف چ دکرا مەژی دیدە نەهش بوو بەری داعش وەرە کۆچۆ تولور بووی تا دخواند یان تا خلاص کرد بخواند ناخوا نفسا مدرسە هەکە ئەم تیدا برین جەمعکردین ئەزلوێ مەدرسێ دەریزیم بە ساڵەکەم مابوو ساڵم نەتالی بوو ئەس وەکو داخلی شەشی علمی بووم بەس مکامل نەکرد وستا بوو ئەو یعنی پشتی کە داعش هاتیم هەموو نفسی مەدرسێ دەجەمعکردن و دەستێمە و داک و باب و خدان مەژێ قوتکردن دەستێمە و هەوالن مەژێ قوتکردن و وەکو ئەسکارم بژمەتە ئەو مەدرسە پیشچاوین مێ بوویە شتێکی یعنی وەکە گەلێکی بزەحمەت کە چاوین نبووی مەدرسێ ڕانابن ژبەر هەکە وسا دیدە وسا سەرێمە کردن فەریدە خانم تەگوت تو چۆی ور تو بەهیڤیا هەندی بووی تشتێکی ژ براکن خوا بابێ خۆ کە سوکارن خوا ببینی ژ بێبەرەوەریەن وانە تو چۆی مالا کو تێدە ژیای بابێ خو برای خۆڕا لور چاوا بوو تە هەست بەچی کرد بەێ ئەشومەمانەما بەس وەختێش چوم گەلێک بزەحمەت بوو ینی هەنگی تشت هەر نەبینا مسکارم ژمەتا ینی نایە خەیالم کە مالام نەچلۆ بوو لوی وەختیدا ینی بەری نوها کە هەنگی دکرایاتێن من و بابم و برانمە و عایلەتام تیدا هەبوون بەس وەختێش چوم شعورێکی بزەحمەت بوو بام وەختێش دەرباسی مالە خۆ بووم ینی ئەو تەوەقعت کرد کە وەختەی ئەس دەرباسی مالە خۆت بم کە باب و برایان من يعني الهيفيا منن وين بيشيامه بس تركت نوسة يعني حتى أسناد شو مشي وكاس كارمش ما تبريفا جي هر أو خيالام بوكا إنه باب وبراو خدان المول مالام دينا بيشيامه وين بين بس تركت نوسة فەریدە خانم چەند کەس ژمالاتا بنەمالاتا نەدیارن عائلەتام بخوا باب و برايكن مهانا كشتن بس شمام و خال و مثلا مروفين مسعد و 19 حتى نوها چوينه فەریدە خانم ئەزانم چالاکوانێک گەلێک ژیهاتی لە کۆنفرانس لە هەر جهەکی داخەوی تو ڕێبەری جیهانی دەبینی تا کتێبێک نویساندیە لەسەر چی بوو لە شنگالی دەما داعش هاتی و بتایبەتی ژیانەخوا هەوڵێن کو نەها ئون و تەڤایە جیهانیژی پێک و کار دەکەن ji بۆ ku ئەو تاوانبار بکەفن دادگەها و بێن جزاکردن گەهانە کوی درێت بەێ ینی شمێشتە سەروی تشتیم شۆڵ نابوونا 3 سال هێنشما بوونا 4 سال هێنشماوی شۆڵیتکن بەس جەکەم داعش المەحکەمە بین و جەزایێوان بدنێدا و حقوقەکی ئێسیدیا بینن بەس ئەفتش نەلبا دەولەتاژی لازمە دەولەتا مەژ ینی هەتا دنێ دەولەتجی بیژن مێ هواکن کە دەولەتا مەلسەر قراراتی دوان نەوافەقی تشتێک ژمارە چێ نابێ و تەقامێ وەکو عەدالەتی هەیە هەرچ بژم جارێکی عەدالەت وێ چێبێ و میوان محکەما بین نیشبەر هەکە وەکو ئەم ئێزدی مەچی تعدایل کەسێکی نەکردبوو نە مەزارۆدیەکی کوشت بوو نە ڕۆژێکێکی ئێزدی یەک اختصاب کردبوو نە تشتێک کردبوو یعنی مەتعدایلەکی نەکردبوو کە هاتە سەریمە باشە فەریدە خانم تەهیڤی هەیە ڕۆژێکیش ڕۆژا کۆچ و جارێکە دی ئاوا ببە و ئون بکارە بن ڤەگەڕن لەوەر بژین مهیوی هەیە جارەکە دیاوا بێ و بەس ژیانێکی یا ئەم یعنی ئەم زانوێن کە نووەکو حمایە دووەلیە هەیە وەکو ئەم یعنی متاکدن کە نومێ بسەلام عیشن ئەم نکارن دیسال وەردە بەعیشن ژبەر هەکەیت وا ئانیا سەرێمە جینارێت مەبوون و هەموو ناس بوون وەکو یعنی تاتنێ دۆی مەهێل باما خوارن سێ مەهێ داعش ڕەتان نەکوشتنامە یعنی ئەم نکارن دیسانێ فان زلامادە بەعیشن جارەکە دی وەر سەرێما بکەن کی زانێ بناوەکی دی وەکە داعش بێنەمە و نەبوویە 10 سال دی یعنی دیسا و سالما بکەن ئەموی تشتی نکارم فەریدە عەباس چالاکوان و نویسکار شنگالی زیا شنگالی
جا ئەڵمانیا بە کورد نەکشە ڕابوو ئەس گەلکی سوپاسیەتە دکەم و هەر سەرکەفتی بی وی گەلک مامنون سپاسی جیرە ناوێ لە باژارێ کەرکووکێ زەنگین بە نەفتا خۆ ژنەکە کورد زەحمەتیên ژیانê dikişîne û rastî nîrên dijwarên rojane tê peyamnêrê me li Kerkûkê çîroka wê jinê nîşan dide. درەخشان ڕۆژانە کۆڵان بە کۆڵانی گەڕەکی ئازادی کەرکووک دەگەڕێت و بە عەرەبانەکەی دەستی زبڵ و خاشاکی ماڵان لە بەرامبەر بڕێکی کەم پارەدا کۆ دەکاتەوە و فڕێی دەدات بەو شێوەیە سێ منداڵەکەی دەژێنێت. هاوسەرەکەی درەخشان نەخۆشە و لە جێگەدا کەوتووە بۆیە درەخشان ماوەی چەند ساڵێکە ئەرکی ماڵ و پەیداکردنی بژێوی منداڵەکانیشی گرتووەتە ئەستۆ. کۆڵان بە کۆڵان ئەگەڕم زبڵکەیاکەمەوە کۆیەکەمەوە کێ لەبەرەوە ژینکە پاک بێت و ژینکە پیس نەبێ خەڵک نەخۆش نەکەوێت چۆن خۆم نقصان و نەخۆشمێ دایم فکر لەو عالەماکەمەوە لێرە کۆیەکەمەوە یا لای معمەل بە فرەکە فڕێدم یا لای ئەزاعی تەلەڤیزیۆنەکە لە حاویە گەورەکانە فڕێدم لەبەرەوە پیس نەبێ. ژیانە کولەمەرگیەکەی درەخشان لە کەرکووکە ئەو شارەی کە دەوڵەمەندە بەنەوت بەڵام ژیان و گوزەرانی بەشێک لە دانیشتوانەکەی هێندە خراپە کە بیریان لای قوتی ڕۆژانەیانە. تەکی هەنگاوە هەنگاوی ئەم کەرکووکە من پایپیانم کۆڵانەکانی کەرکووک من پایپیانم دەستی ماندوو ئەنمە سەر زکی تێرەوە پڕی نەوتە بەس فایدەی چییە؟ چاویان حکوومەت بۆ خۆی هەڵیەگرێت چاویان بە فەقیر و فەقراوە نیە دانێ وەک من 5 ساڵە ئەمە کسمە نەخواردنم دیارە نەخەوتنم دیارە نە ئەسراحەتم دیارە نە میوانیم دیارە ئەسای دەستم بۆتەم عەرەبان شەو و ڕۆژ و لەیل و نەهار فکر و خەیاڵ و مشکلاتم بۆتە حەفلە و شایی و میوانی بەس عەرەبانە پاڵمانە. درەخشان عەبدوڵای تەمەن 40 ساڵ لە خانوویەکی کرێدایە لە گەڕەکی ئازادی کەرکووک ئەو خەم بۆ ئەو کاتانە دەخوات کە توانای کارکردنی نامێنێت و کەسیشی نییە بژێوی منداڵەکانی پەیدا بکات بۆیە داواکاری لە حکوومەتەیە. دەوارم هەر هاوکاری لە حکوومەت لایکەم لێ بکاتەوە کە لە کەرەچێتی نجاتم بێ بەیانی دوو بەیانی ئەم زەلامە بمرە هیچ ڕجوحێکم نێ منش هەروە بە قەوەت نامێنم کە عەرەبانە پاڵ بنم کە داواکارمە حکوومەت چای لەوە مناڵانە بکات هەرکیان تەلاسمانە کچەکەم پارچەی سیکوونە فتەغاریش بۆ ئیشێ خۆمەکەم و شانازیشی پێ کولی ئەشیرەت و تایفێژم هەموو شانازی پێ کرد چون لەخوا بەزێ بەسەر بەرزی خۆم ئیش بۆ ماڵم نامەکە. ئایندەی منداڵەکانی هەمیشە بیری درەخشانی داگیر کردووە بۆیە زۆر جار لە کاتی کارکردنیشدا هێندەی لە خەمی ئایندەی منداڵەکانیدایە کە دەیگرێنێت هێندە لە خەمی جەستە ماندوو و شەکەتەکەیدا نییە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک. لەم چەند مانگەی دواییدا دۆسەی ساختەکاری لە ڕۆژاوا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە ئەوانش کە دەستیان لەو دۆسەیانەدا هەیە هەڵدێن بۆ هەرێمی کوردستانی عێراق بۆ ئەوەی خۆیان دەرباز بکەن لە دادگاییکردن. Di dema dawî de li herêma Bakurê Sûriyayê diyardeya fîlebaziyê belav bûye. Kesên tawanbar piştî tawana xwe dikin bi qaçaxî derbasî herêma Kurdistanê dibin. Fîlebaz bi vî rengî xweşdesê dadgehên gel li herêma Kurdî li Sûriyayê direvînin. Qurbaniyên vê rewşê pir bûne û ta niha pêçarema ye. Rênas bazirgarên Trimpêla ye yek ji qurbanê fêlebaziyê ye û kesê pereyê wî revandine li gorî Rênas got niha li herêma Kurdistanê ye. يعني بريما هاتن خوارن وعالم تشونو كردستاني قاچاغي وامريكا الحقيقة خو بحسنين وقال لك حالي وقت مهنه قال لك يعني از يك جوامع مبلغ جوجك بس قال لك مبلغ ضخم هنا تشونو كردستاني وكسرنا حقيقة بحسنين پرانیا گو پریوان bi vî rengî hatine revandin bazirganê Sewala û Trimpêlan e. Hemdîn Nebî endamê rêveberiya sendîqeya bazirganê Trimpêlan li Qamişlo dibêje got bi seda qurbaniyên vê diyardeyê hene û sermiyaneke pir mezin ya bazirganên Qamişlo divêriyê de çûne. Birêz Nebî dibêje got herêma Kurdistanê û Rojava divave vê pirsê di nava hev de çareser bikin. Zaten herêma Kurdistanê berî nama got etiraf îdara zatî kiriye wek berleman. Wextê te etiraf mikiriye divê têkiliyê me qanûnî jî hebin bi hev re. تعتراف مكريه يعني اساسا تعتراف نكربان وك اردوغان
اعتراف مناکە ئەم نیکارن تشکی جێ بخوازن لێ هەرێما کوردستانی وەکە بەشێکی رەسەن بۆ هەر چاپەرچەی کوردستانی اعترافەکە ڕسمی بمەکرێت بەرلەمان ئەساسە یاسایên xwecehî yên rêveberiya Xweser li herêma Kurdî mafê van kesan erênê dibîne. Lê kesên tawanbar yên reviyayî dervayê sînor ji dadweriyê direvin. Xalid Elî dadwereke di dadgeha gel ya Qamişlo dibêje bi dehan dozên fêlebaziyê li dadgeha gel li Qamişloyê hene got tawanbarên van dozan reviyane dervayê Rojava û di encam de mafê welatiyan winda dibe. کەسێ سووری یان خەلکە ڕۆژئاوا ئەگەر چوو هەرێما کوردستانیش و هەتا کۆ بریارێک دژیوی دەرکەوتن زەحمەتە بێتە بجەهکردن ود ئەگەردا مافێن خەلکێ هەندا دبن ئەم داخوازێ ji rêveberiye dikin careseriyekê bibînin. Li gorî şopîneran hevkariya navbera herêma Kurdistanê û rêveberiya Xweser de derbarê tawanbarên bi dozên sivîlane goneha li herêma Kurdistanê bicîne yên got ji dadgehên gel yê Rojava têne xwestin heger ev hevkarî hate bicîkirin wê mafê welatiyan li her du aliyan di van dozan de were parastin. Zana Umer dengê Amerîka Qamişlo. مرع حسین وڵاتیەکی عێراقیە کو di sala 1986 ji aliyê hêzên Îranî ve hatibû girtin. 24 ساڵی تەمەنی لە زینداندا بەسەربرد وە کاتێک هاتەوە بینی کە داعش دوو کوڕی و کچێکیان کوشتووە. ئەف گاڵەمێرە li sala 1986 hate exîrkirin di şerê Qadisiyê da li başûrê Iraqê li ser xetê Sinûrî û hate zîndankirin ji layê hêzên Îranê ve heta sala 2010 yan ku 24 salên gencatiya xwe di zîndanê da borand û piştî vegeriyanê kurê savayê bûye zelam û xudan jin û zaro belê bidîtna zaroyên xwe şat nebû ji ber ku şerê Daeş li Mosulê ji sercemê 4 zaroyên wî sê hatin kuştin du kur û kiçek û tinê niha kiçek maye. Derkeda ku ji taxê sewre bû taxê abal serpira Yermûk raderbaz bin berivxandigeha babê Leylayê rêketin hêzên emnî li wî cihî bûn gihişne Hemam Ezayî Mulwêrê kemîneka Daişê hebû zarokên min girtin jin û mêrjek cuda kirin û serê sibê jin azad kirin demê jinên wan hatin gotî nema em dî firaçûn da ku digel xwe bînîn belê demê em gihiştin me dît ew kuştiye ez daxwaza mûçê xanenişînê bo her du kurên xwe dikem û daxwaza mafekî ça xwe dikem ew hatiye kuştin bê çi tawanek hebîn ez daxwaza mafê xwe dikem ku 24 sala ji temenê min çûyne zindanên Îranê da û ez kamlana genciya xwe bûm niha vegeriyan bika lemêr ez jî daxwaza mûçê xanenişînê dikem ku mafê her kesî ye. فريد حقي تقاعد اللي يحقق أي إنسان مواطن بسيط يعيش بهذا الوطن. هەمی dema xema giran ya deykê ye lewma hevjîna Merî Hisênî ji ber bîrhatinên zaroyên xwe nikarîtin di mal da bihewiyêt û dibêjît her dem zaroyên min lê bîra min in. Xwedê ez nikarim li vêrê bijîm. Hema ez bi jûr dikevim ez dest bi giriyanê dikim. Ji ber ku min zarokê xwe li vêrê bi xudan kirîne. Ne tenê ez navî avahî da digirîm. Her cihekî ez bim ez digirîm. û nikarim wana ji bîr bikim. Roja duê ez çûm min pisyara keça xwe kir. Li mala mamê zavayê xwe. Guyal taxê dergizliyê. Gote min topekî ya mala keça teketî. Lê belê tiştek nîne. Her evî de mî kurek bi navê Xalid gote min kes ji mala keça te nemaye. Hemî hatine kuştin. Qurbaniyên şerê Daeş li bajarê Mosulê û taybet li Mosula kevin gelekin belê nimonên wekû xêzana Merî kêm têne dîtin. Kawa Umer dengê Amerîka Mosul. ئەنجومەنی گەنجان فیستیڤالێکی لە ڕۆژی جیهانی گەنجاندا لە شاری سلێمانی سازدا و تایدا ژمارەیەک چالاکی جیاوازی بە نمایشکردنی میوزیک هەڵپەڕکێ و پێشانگای جۆراوجۆر ئەنجامدا. گەنجانی شاری سلێمانی ئاسمانیان بە میزەڵانی ڕەنگە و ڕەنگ و یاری ئاگرین ڕازاندەوە بە بۆنی ڕۆژی جیهانی گەنجانەوە. ئەمەش لە چوارچێوەی فستیڤالێکدا بوو کە ڕێکخراوی ئەنجومەنی گەنجان لەژێر ناونیشانی گەنجان ئایندەمانن لە شانۆی ڕۆمانی ڕێکی خستە بوو. ڕۆژی جیهانی گەنجانە خۆشحاڵی دەبتوانین کاتێکی پڕکەیت و شادی بێکەوە بەڕێبکەین. تیمی ڕێکخراوی ئەنجومەنی گەنجان کە هەمویان خۆبەخش بوون باسییان لەوە کرد ئامانجی فستیڤالەکە دڵخۆشکردنی گەنجانی شاری سلێمانیە.
ئەمڕۆ بەشداریمان کردە بەم چالاکیە بۆ ئەوەی گەنجان دڵخۆش بکەین ڕاستە زروف ناخۆشە هەنێک شتی ناخۆشی تیا بەڵام بۆی لە ڕۆژی گەنجانە گەنجان شتێکیان هەبێت پێی دڵخۆش بن و ئەو شتانیان بیرچێتەوە ئەگەر تەنها بۆ ڕۆژێکیش بێت. سەرەتای فستیڤاڵەکە بە پێشەنگایەکی هونەری تابلۆ کاری دەستی پێکرد کە لەلایەن خۆبەخشانی ئەنجومەنی گەنجانەوە بەرهەم هاتبوون. بەشداریم کردووە لەم پێشەنگایە کە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی گەنجانەوە کراوەتەوە و بەکاری دەستی بەشداریم کردووە کارە دەستیەکانیشم زیاتر لە کاری مێخەکات و ئەو شتانەیە هەنار و دروستکردنی کاری دەستیەک ئەکسسوارات بۆ ئافرەتان و دڵخۆشم لەم ڕۆژە بەشداریم کردووە لەم چالاکیە. لەگەڵ ئاوابوونی خۆر چالاکی جۆرا و جۆر و سەنجڕاکێش ئەنجام درا لەلایەن گەنجانەوە. پاسکیل سواریەکەمان هەیە هونەری تایکواندۆمان هەیە میوزیکمان هەیە و بەهرەمەندیشمان هەیە کە ئافرەتێکە خۆی یەتگۆرانی ئەڵێ ژێکێکە لە خۆبەخشەکان لەگەڵمانایە و چەند ئیشێکی دەستیمان داناوە پێشکەشمان کردو ئانش هەمووی لەلایەن خۆبەخشەکان و چەند کەسێکی کە کراوە هونەری فەیس پینتینمان هەیە لەگەڵ پینتینی چەند لەوحەیە کە پێشکەش کراوە. نمایشێکی جلوبەرگی کوردی خانمانیش بە گەرمی پێشوازی لێکرا. جۆرە جیاوازەکانی میوزیک و سەما سیمایەکی ڕەنگاوڕەنگی بە فستیڤاڵەکە بەخشی بوو. فستیڤاڵی گەنجان ئایندەمانن لەلایەن خەڵکی شاری سلێمانیەوە بە گەرموگوڕی پێشوازی لێکرا و ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و بە تایبەتیش گەنجان بەشدار بوون. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. ساڵح شتێکی جوانەکەوە لە شوێنێک گەنجان پێکەوە کۆبنەوە و هەروەها سوود لە بەهرەکانی یەکتریش ببینن. بەێ ڕاستە مەهیرە خانم ئەوە ینی فستیڤال بخوا واتەیەوان ئەوە و ئەو ڕەوشە جیواکی و ژیانە جیواکی دناوە خەلکێدا پێشتکەوە و خەلکی نزیکی هەفتە دەبێ و تایبەتی لە شارێکی وەک باژارێکی وەک سلێمانیەک و خەلک بڕاستی پێویستە بڤان جورە چالاکیان بەربەهەفتە وەرن چالاکیان گەنجان بکەن. چالاکی جۆرا و جۆریشیان تیایدا ئەنجامدا بوو. بەێ ڕاستە. بینەرن هێژا لە ڤر ئەم دەگهن داویە کورد کۆنێکشنە ئیرۆژ ڕۆژە سێشەمێ تا ڕۆژە ئینێ ئەم هێڤینە هون دەمەکە خۆش لەگەلمە دەرباسکن و تاوێ دەمێ هەر شاد و بەختەوەر بن. بەڵێ لە لای منیشەوە تا ڕۆژی هێنی هەر شاد و بەختەوەر بن هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازم.